جوانترین سڵاوتان لێبێ فەرمونێ و کورتەیەک لە هەواڵەکان. بڕیارە ئەمڕۆ نێچیروانباردنی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی تورکیا بکە و لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغاندا کۆبێتەوە. ئاژانسی ئەنادۆڵی تورکی بڵاوی کردەوە ئەحمەد داوودۆغڵو وەزیری دەرەوەی تورکیا ڕاگەیاندەوە بۆ بەشداریکردن لە ڕێوڕسمی شەبی عەروس هەرێک لە نەجیب میقاتی سەرۆکوەزیرانی لوبنان و سەرمنجەفی سەرۆکی پەرلەمانی عێراق و نێچیروانباردنی سەرۆکی حکوومەتی هەرێم سەردانی تورکیا دەکەن. لیژنەی باڵای ئامادەکاری یەکەمین کۆنگرەی بزوتنەوەی گۆڕانبڕیاری یەکەمین کۆنگرەی خۆی لە شاری هەولێر بەسرێت کە بڕیارە لە 26 ئەم مانگەدا ئەنجام بدرێت. بەڵێنی ئیسماعیل ئەندامی ژووری هەڵبژاردنی بزوتنەوەی گۆڕان بەیاناتی ڕاگەیان لەبەرەوەی یەکەمین کۆنگرەی بزوتنەوەکەی ناو هەولێریش پایتەختی هەرێمی کوردستانە بۆیە پێیان باش بۆ کۆنگرەکە ببنە شاری هەولێر. وەزیری وزە و سەرچاوە سروشتەکانی تورکیا دەڵێ پێشنیارەکانی وەزیری نەوت عێراق بۆ هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان پێشنیاری باشن چونکە کەڵکی بۆ هەموو لایەک دەبێت. بە پێیواڵێکی ئاژانسی ئەنادۆڵی تورکیا تەنە ڕێڵدەست پێش ئیمزاکردنی پەیمانی نردنی غازی دەرەی خەزار لە ڕێی تورکیا بۆ بازاڕەکانی گیان لە وەڵامی پرسیاری ڕۆژنامەنووساندا ڕایگەیان پێشنیارەکانی شارستانی بۆ هەناردەکردنی نەوتی ئەو وڵاتە لە ڕێی تورکیاوە بۆ بازاڕەکانی گیان کۆمەڵێ پێشنیاری باشن. 4 پەرلەمانتاری پارتی گەلی دیموکراسی هەدەپە دژی ئازاد نەکردنی پەرلەمانتارە زیندان کراوەکانی بەدەپا مانگرتن لە خواردن ڕادەگەن و داواش دەکەن هەموو پەرلەمانتاران بەشدار بن لەو مانگرتنەدا. ئاژانسی فراد نیوز بڵاوی کردەوە سری سورەیە ئەوەندەر جێگری هاوسەرۆکی هەدەپە و پەرلەمانتاری ئەو پارتە لە ئەستەنبۆڵ ئاشتیای کردەوەوان وەک 4 پەرلەمانتاری فراکسیۆنەکەی خوان لە پەرلەمانی تورکیا دەستیان کردو مانگرتن لە خواردن. پارێزگاری بەسڕا ڕێگەیان ئەگەر بودجەی گشتی عێراق لەسەر بناغی تەرخانکردنی $5 نەبێت بۆ بەرهەمهێنانی هەر بەرمیلێک نەوت کە پارێزگاکە بەرهەمی دێنێت ئەوان ناچار دەبن خۆپیشاندان و مانگرتن دژ بە حکوومەتی ئیتیحادی ڕێکخەن و دواتریش پرۆسیە ناردەکردنی نەوت لە بەندەرەکانیەوە ڕابگرن. مازن نەسراوی بە پێویستی زانی لە بودجەی گشتی داهات و عێراقدا لەبەری تەرخانکردنی $1 بۆ هەر بەرمیلێک نەوت کە لە پارێزگاکەیاندا بەرهەم دێنرێ بکرێت بە $5. ئۆتۆمبیلێکی بۆم ڕێژکراو لە نزیک بارگایەکی حیزبوڵا لە خەزایی بەعالەبەگ لە خۆرڵاتی لوبنان تەقیە و بە پێی زانێرە بەرایەکانیش ڕووداوەکە ژمارەی قوربانی لەکەوتەوە. ئاژانسی فرانس پرێس لە زاری بەرپرسێکی ئەمنی لوبنانی و ڕایگەیان تەقینەوەکە کاتژمێر 4 بەرەبەیانی ئەمڕۆ بە کاتی وڵاتە بوو و تیشی هێزێکی ئەمنی گەورە و چەکدارانی حیزبوڵا گەمارەکشۆنی ڕووداوەکان داوە و ژمارەی ئۆتۆمبیلی فریاکەوتنی ڕووی لە ناوچەکە کردووە. کورتەیەک لە هەواڵەکانتان پێشکەش کرا شاد و کامەڕان.